پارێزگای سلێمانی لە دوای پارێزگای بەغداوە یەکەم پارێزگای لە عێراقا کە زیاترین ڤاکسینەیشنی کردووە و ئەتوانم بڵێم لەبەرەوەی ئەوان عەدەدی دانیشتوانیان زیاترە لە ئێمە ئەگینا ئێمە یەکەم شارین لە هەموو عێراقدا کە توانیمانە لەم کەمپەینەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی سەرپەرشتیەکە یەکەم پارێزگا بین و ئەو داتایانی کە لەبەر دەستایە ڕێکخراوی تەندروستی جیهانی پێیان ڕاگەیاندین ئێمە زیاتر لە 20,000 کەس لە عێراقدا بە کۆرۆنا کۆچی دوایی کردووە بەڵام تا ئێستا هیچ کەسێک و هیچ داتایەک نییە کە بە ڤاکسین کۆچی دوایی کردبێت بۆیە ئەمە ئەو ڕێنیشاندەرەمان پیشانەدا کە هاوڵاتیان نابێ بترسن لە ڤاکسین و ئێمەش وەکو تەندروستی وەکو حکومەت هێرێم لەمە لا دەستکراوە بین بۆی بتوانین هاوڵاتیان ئیجبارکەین کە ئەبێ ڤاکسین لە خۆیان بن و ڤاکسین هیچ ترسێکی نییە دەبێت لەمەولا دام و دەستگا ئەهلیەکان و دام و دەستگاکانی حکومەت کارمەندەکانی خۆیان ئیجبار بکەن و ناچاریان بکەن کە ڤاکسین بکەن و ئێمە لەمەولا ئیجراعات لەگەڵ شوێنانەکەین کە کارمەندەکانیان ڤاکسینیان نەکردووە و ئەم ڤاکسینە سەلامەتە و ئەوەی کە بە ئێمە ڕاگەیەنراوە ئەو کارگانەی کەم ڤاکسینیان دروست کردووە وەکو زەمانەتێک پێش هەموو کەس کارمەندەکان و ئەو کەسانەی کە زانان لەو کارگانە خۆیان کوتاوە بۆیە دەبێ هاوڵاتیان دڵنیابن لەوەی کە ڤاکسینی کۆرۆنا هیچ ترسێکی نییە و نابێت و دڵبن لە بەکارهێنانی و تاکە ڕێگەی سەرکەوتنە. I also could understood the ڕێکخراوی تەندروستی جیهانی so at least I can کۆبوونەوەیەکی باشمان هەبوو تەنها کۆبوونەوەیەکی ڕۆتینی نەبوو چونکە تیمێکی زۆر باش بەشداریان تێدا کرد بۆی باز لە ڕەوشی تەندروستی سلێمانی بکەین سەبارەت بە کۆڤید-19 هەوڵ دەدەین بە هەماهەنگی سنتەرەکانی تەندروستی زیاتر بکەین ئێمە و تەندروستی سلێمانی پەیوەندیکی زۆر باشمان هەیە هەوڵ دەدەین تواناکانمان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕووداوە نەخوازراوەکان زیاتر بکەین ڕێکخراوی تەندروستی جیهانی هەمیشە لێرەدا دەبێت بۆ پشتیوانی from WHO